والله الشربي ئاوم لەو کانێ خوادەوە پڕی کەم لە بەرد بە وحدەتێ پیاوان شوێری دەکەمەوە هەر مەحفی دەکەمەوە. ئیوا کوێر دەکەمەوە. بەڵێ بەڵێ ئەوە چت کرد؟ ئەوە بەردەم پیاوی بەردە دەکوێاوی شوێری دەکەمەوە مەحفی دەکەمەوە. وەرەوەی تاودێەوەی خۆم کوێر بووم لە تینوە. حاکی حەمرت دەمێنێرێ وەڵا چاکە باشە ساتی نەبیستوە ئەو پەندت نەبیستوە. پەندی چی؟ وەرە دەریانێنە وەرە باشە نەبیستوە بەچیان دەرێنمەوە بە حەفاڕیان دەرێنمەوە بەچیان دەرێنمەوە. خدر قەتەوە لە تو ناوەشێتەوە ناوە واللهی بیلاوەت اللهی ناوە دەریان نێنێەوە ڕاست ئەدێرە پەرێن بە پەرێ بدەن وەڵڵا دەریان دێنمەوە خەمت نەبینە دێتوە پەندت نەبیستوە دەڵێ هەسکانێک ئاوت لێ خوادەوە بەدانی تێماوێ وەڵا ئەم تەبیعاتەمی وایە ئەگەتین و بووم بێ سەبر دەبم. باشە خدر خۆ باشە ئاوت لێ نەخوادەوە بابا ئاوم لێ خوادەوە بە ساوم لێرە نەخوادەوە ئاوم ئەلێرە خوادەوە دێ باشە دێ ڕێڕەواوەکەی نێوە قەیدێ ناکە سەکانیەکەی نێ خدر ئەم تەبیعاتەمی وایە خدر نە مامەسوود وا بووە نە بابت وا بووە ناوەڵڵا باشە خدر وەڵڵاهی خدر قەت میوادە تووڕانە وەڵڵاهی وەیە واللهی ئەوجا ئەم نیشخانندا تۆ بیشی دەکەم لە سەردەستی هەموو مسلمانە کانیاوێک ئاوی لێ بخۆمەوە بەردی تێناوێت دەریان بینەوە دەخیرە دەریان دێنمەوە وەرە قەدی ناکە دوا دەری دێنینەوە خۆشەویستان ئەزیزان لێی مەگرنەوە پەندەکەی نەبیستوە جا بۆیە دەڵێن هەسکانێک ئاوت لێ خوادەوە بەردانی تێماوێ خۆشەویستان ئەوەمان نای هەیە خدر بڵێ تۆبە دەوەرە ڕەکەمت